بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش خۆشەویستانم لە کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم بەرنمەیەک یا ئەڵلقەیەکی نوێی بەرنمەی گفتوگۆتان پێشکەش دەکەم تا دێ مەترسیەکانی بڵاوبوونەوە و تەشەنەکردنی نەخۆشی یا ڤایرۆسی کۆرۆنا بەرەو زۆرتر بوونەچن و لایەنە پەیوەندیدارەکان هۆشیاریەکی تون دەدەن لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و گرتنەبەری تەواوی ئەو میکانیزم و ڕێکار و ڕێنمایە تەندروستیانەی کە پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە. بێگومان لە ئێستادا تەواوی سێکتەرەکان یا پێگەێنەرەکانی کۆمەڵگە بە ئاین و یاسا و لایەنە ئەمنی و تەندروستیەکانەوە هەمویان هاو بەش و کۆکن لەسەر پاراستنی تەندروستی مرۆڤ لە کۆمەڵگەدا و ڕێنماییەکی زۆری ئەوانش دەکەن کە لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕۆڵی هاوڵاتیان لە بەرەنگاربوونەوەی نەخۆشیە گوێزراوەکان تەوەری ئەم ئێوارەی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕێنمایی و ئومێدبەخشینێکی زیاتر و پابندکردنێکی زۆرتری هاوڵاتیان بە مانەوەی خۆیان لە ماڵەکانیاندا بە ئومێدی ئەوەی کەوا کۆمەڵگەکەمان بپارێزین لەو ڤایرۆسەی کە ئێستا هەڕەشەیە بۆ سەر کۆمەڵگەی مرۆڤایەتی. لەم بارەیەوە زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی ماستەر لە فقهی ئیسلامی میوانی ئەم شەوی بەرنامەکەمان مامۆستاگیان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ دەرفەتە. بەسەرتا لەوە بپرسم گرنگی تەندروستی بۆ مرۆڤ چییە؟ بۆچی پێویستە مرۆڤ تەندروستانە بژی و بۆ ئەم مەبەستەش هەمیشە خۆپارێزانە مامەڵە بکە خۆپارێزانە بخوا خۆپارێزانە ژیان بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. سرتا أموية لا خواي پروردگار پاريمو كخواي تعالى أم بلاو أم پتاو أم نخوشية لولاتي أما دور خاتو خواي پروردگار شفا بو أو خشكو برانما بنيري ك بو نخوشية تاقي كراونتوا وخواي پروردگار ولات ما پركا لخير وخوشي وأم آسايش إن شاء الله. زۆر سپاس بۆ بەڕێزتان بۆ سازانیە و دەرفەتە ئومێدەوارم توانین سوودێک بە بینەرانی بەڕێز و خۆشەویست بگەێنین ئینشاءالله. هەڵبەتە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی و بایەخیەکی یەکجار زۆری داوە بە پاراستنی تەندروستی ئینسانەکان هەر شتێک کە لە خزمەت ئینسانیەتا بێ و خزمەت بە تەندروستی مرۆڤەکان بکات بێگومان ئیسلام داکۆکی لێکە و هەر شتێکیش کە تەندروستی ئینسان و مرۆڤەکان بخاتە مەترسیەوە ئاینی پیرۆزی ئیسلام قەدەغەی لێکە. لە دوای باوەڕبوون بەخوای پەروەردگار کە نیعمەتی ئیمان خوای گەورە بیدا بە هەر کەسێ نیعمەتێکی زۆر گەورەیە بەخشێکی زۆر گەورەیە لە دوای باوەڕبوون بەخوای پەروەردگار هیچ نیعمەتێک نییە بە ئەندازەی تەندروستیەکی باش گەورە بێ بەسەر ئینسانەکانەوە. وەکو لە فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتەوە ئەفەرمێ ما ئوتیە بعد اليقین خەیڕا من العافیە. ئەفەرمێ هیچ عەبدێک لە دوای متمانەبوون بەخوا و ئیمان و باوەڕبوون بەخوای پەروەردگار نیعمەتێکی پێ نەبەخشراوە لە تەندروستی و لە لەشتاغی گەورەتر و چاکتر بێ. بۆیە ئیسلام زۆر تەکید لەسەرەوە کاتەوە کە ئێمە ئاگامە لە تەندروستی خۆمان بێ و ئەو تەندروستی خۆمانە وەکو هەلێک بقۆزینەوە بۆ ئاودانکردنەوەی زەوی و بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی و بۆ یەکتاپەرستی خوای پەروەردگار. لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا فەرمێ دوو نیعمەتەیە خەڵکێکی زۆر تایە دۆڕاون قەدری نازانن یەکەم لە شتاقی دووهەم دەست بەتاڵی کاتێک کە ئینسان لەشی ساغە و ناترسێ لە نەخۆشیەکان و تەندروستیەکی باشی هەیە وەکو پێویست دەرفەتەکان ناقۆزیێتەوە ئەو کاتە بەڕاستی تایە خەسارەتمەندە. ئەم دوو نیعمەتەش لە فەرموودەی ئەوەی پێنج شت هەن بەر لەوەی پێنج شتی دیکەیان بەسەرا بێت دووبارە کراوەتەوە بەسمێ کەواتە لەش ساغی و بەتاڵی دوو نیعمەتی گرنگن کە لە چەندین فەرموودەیە ئاماژەی پێکراوە و جگە لەوەیش یەکەم نیعمەتێک کە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لە عەبد پرسیارەکە نیعمەتی لەشتاغیە. ئەلەم نوصح لەکە جسمەک ونڕەویکە من الماء البارد وەکو لە حەدیث هاتووە یەکەم نیعمەتێک کە خوا لە قیامەتە لە عەبدەکان پرسیارێکە ئەوەیە ئایا من تەندروستیەکی باشم پێ نەبەخشیت ئایا لە شولارێکی ساغت نەبوو. ئەمە وەکو گەورەی نیعمەتەکە و وەکو جەختکردنی ئیسلام لەسەر ئەم نیعمەتە. لەلایەکی تریشەوە ئیسلام دەیەها تعلیمات و یاسا و ڕێنمایی داناوە بۆ ئینسان پارێزگاری لە تەندروستی خۆی بکە. جارێ ئیسلام زیاتر تەکید لەسەر لایەنی خۆپارێزی ئەکاتەوە کە ئێستا زانستیش زیاتر تأکید لەسەر ئەم لا ناکەوتەوە باشتر وایە وەکو تراو الوقات خير من العلاج ئینسان خۆی بپارێزیە وەک لە چارەسەرکردن باشترە چونکە ئینسان هەر چارەسەرێ بەکارێنێ بێگومان لە لایەکی ترەوە ڕەنگە
زەرەر و زیان بە ئینسانەکان بگەێنێ. بۆیە تەماشاکەی لە بابی پاک و خاوێنیەوە، لە بابی تەهارەتەوە، لە بابی خۆپاکردنەوەیە، لە بابی خۆشۆردن و سیواکردن و پاکڕاگرنی دەمودان و ئەم بابەتانە سەدان فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها لەسەر سیواکردن کە گرنگی بە خاوێنی دەمودان ئەدات کە معلومی براپزیشکەکانە کە زۆرێ لە نەخۆشیەکان لە ڕێگەی دەمی ئینسانەوە ئەگوازێتەوە بۆ لاشەی ئینسان و لاشەی ئینسان داگرێ، زیاد لە 100 فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر سیواکردن و گرنگیدان بە سیواک و بە پاکڕاگرتنی دەمودان. باشە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، ئێوەی بەڕێز و خۆشەویستیش لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانی کاوکاران مێستە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام پێشچاوی ئێوەی عزیز و خۆشەویستی دەخەن، دەتوانن هەر پرسیار و سەرنجێکتان دەبارەی بەرنامەکە و زانینی هەڵوێستی زیاتری ئاینی پیرۆزی ئیسلام لە زاری میوانەکە مامۆستا محەممەد چیمەنیەوە بزانن، دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و پرسیار و سەرنجەکانی خۆتان ئاراستەی مامۆستا بکەن و منیش لێرەوە وەڵام بۆ ئێوەی عزیز و خۆشەویست وەردەگرمەوە. مامۆستا کەواتە ئەو ڕێنمایی و تونند و تۆڵی کە ئەمڕۆ لایەنە ئەمنیەکان لایەنی تەندروستی هەمومان بەیەکەوە هاودەنگین لەسەری بۆەوەی کە ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند کاتێککە بەونە ئەگونجە فەرموودەمان نەبێ بۆ ئەم لایەنە. ئاینی پیرۆزی ئیسلام پشتگیری لایەنی تەندروستی و ئەمنی و پاراستنی سەرماڵی هاوڵاتیانی کردووە لە ئەگەرێکی ئاوادا. بێگومان ئەمەوێت لەوە دەست پێ بکەم یەکێک لە مەقاصدی 5 مەقسەدە ئەساسیەکەی کە هەموو شەریعەتەکان ڕەچاویان کردووە و هەرچی حکم و یاسایەکی شەرعی دابەزێنرا وەسەر ئینسانەکان ڕەچاوی ئەم پێنجەی کردووە. یەکێک لە مەقسەدە ئەساسیەکان و یەکەم مەقسەدی سەرەکی بریتێ لە پاراستنی نەفسی ئینسان. بۆیە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە هیچ یاسایەکدا نەڕێژراوە، هیچ ئەحکامێکی شەرعی نییە و هیچ فتوایەک دروست نییە کە پێچەوانە بێ لەگەڵ پاراستنی نەفس و تەندروستی ئینسانەکانە. بۆیە هەر بڕیارێک کە ئەدرێ، هەر ئیجراعاتێک کە ئەکرێ، هەر حکم و یاسایەک کە دەرەکرێ ئەبێ ڕەچاوی پاراستنی حفظی نەفسی ئینسان بکرێ. خوای پەروەردگار فەرمی ولا تلقوا بأنفسكم إلى التهلكة، يعني ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. بەدەستی خۆتان مەخەنە ناو ناڕەحەتیەوە، خۆتان مەخەنە ناو زەحمەتەوە. هەر بربەستێک، هەر شتێک کە بوو بێتە مایەی هەڕەشە و زیان و ناڕەحەتی بۆ سەر ئینسانەکان شەریعەتی پیرۆزی ئیسلام قەدەغەی کردووە. هەر خواردنێک، هەر ممارەسەی ئیشوکارێک، هەر چالاکیەکی ژیان کە بێتە مای مەترسی بۆ سەر تەندروستی ئینسان بۆی شەریعەتی ئیسلام قەدەغەی لێ کردووە. دەیان و سەدان ڕێکار و یاسا و تعلیماتی دەرکردووە بۆی کە ئینسانەکان تووشی بەڵام موسیبەت نەبن. لەوانە ئەم فەرموودە لە خزمەت ئاگێڕمەوە پێغەمبەری خوا فەرمیە ئەطفئوا المەصابیح، شەوان کە چنە خەوتن چراکان هەموو بکوژێننەوە. ئەمە لە دوو لاوە ئێستا عیلم دەری خستووە کە شوێنی تاریک زیاتر ئارامی بە مێشکی ئینسانە بەخشێ. جگە لەوەش هەندێک چرا هەیە مەترسیەوەی لێکەوێت کە ئاگر بکەوێتەوە یاخود غازی لێ بێتەوە ئینسانەکان ڕوبەڕووی مەترسی ببینەوە. ئەفەرمێ وغلقوا الأبواب، دەرگاکانتان دابخەن و ئەوکیوا الأسقیە، ئەو دۆلکە و سوراحی و ئەو شتانەی کە ئاوی تیای ئێوە بانی بدەن دایپۆشن. وخمروا الطعام والشراب، پێش 1400 ساڵ پێغەمبەری خوا فەرمی خواردنەکانتان داپۆشن، شلەمەنیەکانتان داپۆشن. یعنی بۆی هەیە لە ڕێگەی هەندێک معلومە هەندێک ڤایرۆس لە هەواوە بڵاوە بێتەوە، لە هەناسەی خەڵکەوە بڵاوە بێتەوە، هەندێک جەرتوم و هەندێک ڤایرۆسات هەیە بە چەندین ڕێگای جۆراوجۆر و جیاواز بڵاوە بێتەوە. بۆی ئیسلام تەئکید دەکات لەسەر ئەوەی کە لایەنە خۆپارێزیەکە ئەمانە بکەن بۆ ئەوەی سەلامەت بوون، بۆی پارێزراو بن، بۆ ئەوی تووشی نەخۆشی نەبن. یا بۆ نمونە ئەفەرمێ فر من المەجذوم فرارك من الأسد، لە کەسێک کە ئەزانی نەخۆشی بەڵەکی هەیە، نەخۆشی گولی هەیە، ڕابکە هەروەکو چۆن لە شێرێک ڕائەکەی. یعنی چۆن خۆت لە شێر ڕائەکەی ئەگەر زانیت کەسێک نەخۆشیەکی هەیە کە ئەو کاتە نەخۆشی گولی بووە، نەخۆشی گەڕی ئەوانە بووە کە مەترسی گواستنەوەی هەبووە، پێغەمبەری خوا فەرمێ وەکو شێر لە دەستی ڕابکە. یا فەرمێ لا يريدن ممرض على مصح، با کەسێکی نەخۆش نەهێتە ناو کەسێکی ساغەوە، نەچێتە ناو خەڵکانێکی ساغەوە، چکە معلومە کە هەنێ نەخۆشی ئەگوازرێتەوە. تەسەوور کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منعی خەڵکانێکی کردو کە سیر بخۆن یا پیاز بخۆن بێن بۆ مزگەوت، لەبەرەوەی ئەبێتە مای دروستکردنی مای ناڕەحەتی و زەحمەت بۆ خەڵک. ئەی ئەگەر کەسێک
هەڵگەری نەخۆشیەک بێ و دڵنیابین لەوەی کە ئەو نەخۆشیە ئەگوازرێتەوە بێگومان ئەم فەرمودەی پێغەمبەری خوا گرێتەوە کە ئەفەرمێ با کەسی نەخۆش تێکەڵ بەلەش کەسی لە شتاغ نەبێت. یان کاتێک کە وەفدێکی ثەقیف دێن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێکیان تایە کە گولی لەگەڵایە نەخۆشی گولی لەگەڵایە گەڕ بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نایبینیە هەر لە دوورەوەڵێ ئەوە ئێمە بەیعەتمان لێ وەرگرت با بگەڕێتەوە. زانایانە فەرمون لەبەر چەند شتێک یەکیان لەبەر احتیاط و خۆ حەزەرکردن لەوەی کە ئەمانیش توش نەبن لەلایەکی تریشەوە بۆ پاراستنی شخصیەت و بۆی ئەو کەسە نەشیێتەوە کاتێک کە خەڵک حەزەری لێ بکا و خۆی لێ دوور بخات بۆی ئەو کەسە نەشیە بۆیە هەر لە دوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوابی بۆ نارد کە با نێت بۆ لامان ئەوە ئێمە بەیعەتمان لێ وەرگرت و با بگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی کە هەیەتی. یعنی تەماشاکە دەیان حاڵەتی ئەلەم بابەتە هەیە کە و ئەو حەجری صحیە و ئەو کەرەنتینەیەشکی ئێستا باس دەکرێت کە لە خلالی بەرنامەکەی باسیەکەین ئەوش بەڕاستی شتێکی زۆر مەشروعە و چێتە خانەی ئەو خۆپارێزیەوە کە هەم شریعەتی پیرۆزی ئیسلام تەئکیدی لەسەرەکە بۆ پاراستنی نەفسەکان و هەم لایەنە تەندروستیەکەیش جەختی لەسەرەکاتەوە. زۆر باش مامۆستا پەیوەندیەک وەرەگرم باوکی لاڤە لە چەمچەماڵ سڵاوی خوات لێوێ باوکی لاڤە بە ئومێدی تەندروستی بۆ خۆت و خانەوادەت سەرنج و پرسیاری بەڕێستان بۆ بەرنامەکە و بۆ خودی مامۆستا چییە؟ السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. دەخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس. وڵای بەڕێزم سەوارێکم هەیە لەوانەیە پەیوەندی تەوەرەکەی وەشەوە هەیە دەربارەی ئاژەڵداری بۆ نمونە بەردەوام وەزارەتی تەندروستی مامۆستایانی ئاینی ڕێنمایی ئەدەنە هاوڵاتیان لە ماڵ نەهێنێتەوە. بەڵێ. ئاژەڵداری بە چەمچەماڵ زۆرە لە ناحیەی شۆڕش بەتایبەتی حقا لجنەیەک پێ بهێنن ماڵ بە ماڵ بگەڕن ئەو ماڵێک کە ئاژەڵداریە ئەبێتی کەم تا ئەم نەخۆشیە کۆتایی پێدێ تابیبەن بۆ دەشت. زۆر باشە باوکی لاڤە بە ئومێدەوە ئینشاڵڵا دوایی پرسیارەکە ڕاستەی مامۆساکەم زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە باوکی محەممەد لە سەنگەسەر سڵاوی خوات لێبێ فەرموو سەرنج و قسەی خۆت لەبارەی تەوەرەکە و بۆ خودی مامۆستا. السلام عليكم. عليك السلام وعليكم السلام. بسالك معه المواصل. فەرموو. سەبارەت بۆ نەخۆشی کۆڕۆنا لای ئێمە بڵێن ئەمڕۆ مزگەوتەکان داخرن ئەمڕۆ سوبای جێبەجێکردن نەبڵێن مزگەوت داخستن بەس بڵێن مامۆستای مزگەوت هەتا بۆ خۆی هاتە ما گوتی من نەگەشتمە و قەناعەتەی گرت ڤایرۆسەکەی دەم بە ترسیدار بێ کە ئێمە مزگەوت داخەین بەڵام دەسەڵاتی حکوومەتمان نییە کە ئەگینا ئێمە گوناحبار دەبین بەڵام گوناحەکەی دەستوڵان چکە ئێمە دەسەڵاتمان نییە لەو پرسیارە لە مامۆستا ئێمە گوناحبار دەبین یان مەترسیەکە لە گەوت ئەوە هەستەی گرت ئێمە نەچین بۆ مزگەوت. زۆر باشە باوکی محەممەد لە سەنگەسەر ئینشاڵڵا پاشتر وەڵامت بۆ وەرەگرم. تەحسین لە سلێمانی کاک تەحسین سڵاوی خوات لێبێ فەرموو لەبارەی چۆنی برا عزیزەکەم سەر هەردوو چاوم قوربان گیان ماوەیە لەمە و پێشە کەڵامەکەتانەوە تەبەن گرێکی زۆر کرا کە گوایە حکومەت مزگەوتەکانی داخستووە. بەڵێ. بەڵام ئێستا ئێوە خۆتان هەر خۆتان جنابتان و زانە ئاینەکان فتوایەن کەەوە هیچ گوناحێکی پێ نێگە داخرێ ئیدا باشتر نییە لەوەی کە بڕیاری سەریع نەرێ. ببوورە پرسیارەکە دەگە وازەحتر بکەیتەوە بۆ ئەوەی من بینوسم لای خۆم. بەڕێزەکەم ماوەیەک لەمە و پێش چەند ڕۆژێ لەمە و پێش بەڵێ هەموو دنیاتان هەزان کە مزگەوت چۆن داخرێ مزگەوت نابێت داخرێ مزگەوت شوێنی ئیطاعەت و عیبادەت ئامەنە بالله والرسوول بەڵام ئێستا خۆتان تەشجیعی ئەکەن و زانانی ئاینی تەشجیعی خەڵکەکە کە مزگەوت داخرێ و نوێژی جەماعەت نەکرێت و قەیناکە و خێرە و بەرەکەتە ئەی کاکە و کاتە بۆ نابەرەکەت وێستا بەرەکەتە بە قوربانێ زۆر باشە بۆڕوونکردنەوەیە بەسەر چاو ئینشاڵڵا پاشتر وەڵامت دەدەینەوە و جەنابی مامۆستاش
هەر لە ڕوانگەی بەیاننامەکەی جەنابی مامۆستا عەلی باپیر وەکو کەسی یەکەمی حیزب هەر لەگەڵەوە دابووینێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام هیچ وەکوڵێ کاردانەوەیەکی سلبیمان نەبوو بۆ داخستنی مزگەوتەکان. سوپاسم بۆ جەنابی مامۆستا عەلی باپیر هەیە. زۆر سپاس. بەڵام ئایا مامۆستا عەلی باپیر نێتوانی لەو پێشتر بڵێ پەلەمەکەم جارێ قەراری سەریعمێن؟ پاشتر ئینشەڵڵا وەڵام دەدەینەوە کاک تەحسین. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت چاوت ماجەکەم. زۆر سپاس. زۆر سپاس براکەم زۆر. تا چەند پێویستە هاوڵاتیان پابند بن بە ئەو ڕێنمایانەی کە لایەنە پەیوەندیدارەکان دەن. پێش بۆ منە کۆرۆنا خەڵکێک پێوا بوو برایانی هاتوچۆ دوژمنی خەڵکن کاتێک کە ئەیانوت پشتێنی سەلامەتی و مۆبایل بەکارمێنن. لە ئێستاشە ئەگونجێ کۆمەڵی خەڵک پێوا بێ ئەمە هەر ئەو ململانەی نێوان دەسەڵات و هاوڵاتیە بۆیە بەگوێ ڕێنمایەکانی تەندروستیە لایەنە ئەمنیەکان لە هەنەهاتنە دەرەوەی خەڵکەکەن. ئێمە وەکو موسڵمان تا چەند پێویستە پابند بین بەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر. بەڵێ بەڕاستی بە واجبێکی شەرعی ئەزانم و بە ئیلتیزامێکی ئەخلاقی و دینی ئەزانم کە بە هەموو خەڵک بڵێم ئیلتیزامکردن بەو بڕیارانەوە 100% جێبەجێکردنی واجبێکی شەرعیە، چونکە دواتر هەمووی لە مەسلحەتی پاراستنی تەندروستی ئینسانەکانایە، دواتر بۆ سەلامەتی گیانی ئێمەیە. ئەدەی پێم بڵێن چی بەرژەوەندەیەکی حکوومەت هەیە ئەم خەڵکە هەمووی لە ماڵەوە بێ، چی بەرژەوەندەیەکی حکوومەت هەیە ئەو هەموو خەستەخانانە پڕ بکرێ لە نەخۆش و عیلاج و چارەسەر بۆ ئەو هەموو نەخۆشە بکرێ، ئەو هەموو خەرجیە زۆرە سەرف بکرێ. بۆیە بەڕاستی ئێمە هاوارمان بۆیە کە توش نەبین، بۆ ئەوەی کە ڕێگری بکەین هەموو عیلم، هەموو دنیا، هەموو توێژینەوەکان ئەوە ئەسەلمێنن کە ئەم نەخۆشی ئەگوازرێتەوە لە تێکەڵاویکردن و لە تەوقەکردن و لە بەریەکەوتن و لەمانە ئەگوازرێتەوە. ئەمە پەیوەندی بە وڵاتی ئێمە نییە بەتەنیا، زیاد لە 120 وڵات ئەم ڤایرۆسە تایە بڵاوی کردووە، ڕۆژانە بە بەرچاومانەوە خەڵک ئەکوژیە، ڕۆژانە لە وڵاتان ڕێژەی توشبوون زیادەکا و بەرزە بێتەوە. لەبەرەوە ئەمە شتێکە واقعەکە بەڕاستی پێم وانە هیچ کەسێکی دیندار و هیچ کەسێکی عاقڵ بڵێ پێویست ناکە خۆپارێزی و خۆپارێزی نەکە. بۆیە ئێمە وەکو مامۆسای ئاینی بەڕاستی جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە بە تەواوی دیندارێتی زانین، بە تەواوی ئیلتیزام زانین. ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئەوەدایە کە ئینسان دەست بۆ سەبەبەکان بگرێ. بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە کابرا فەرمیێ بڕۆرەوە دواوە ئەوە بەیعەت مالێوەگری تەوقەی لەگەڵا نەکردووە کە ئەسڵ وایە بەیعەت دەست بخرێتە ناو دەستی یەکتری، پێغەمبەری خوا دەستی نەخسوەتە ناو دەستی. بۆ ئەفەرمێ وەکو چۆن لە کابرایەکی لە شێر ڕائەکەن ئاوا لە کابرایەکی گوڵ ڕابکەن. هەموو ئەمانە پێمانەڵێ کە ئینسانە بێ حەزەری خۆی وەربگرێ و هەر شتێک ئینسان ڕوبەڕووی مەترسی بکاتەوە و بەڕاستی پشتگوێخستنی ئەو ڕێنمایانە و ئەو شتانی کە وەزارەتی تەندروستی بەڕاستی بۆ ئێمەیان خسوەتە ڕوو، ئیهمالکردن و پشتگوێخستنی ئەبێتە مای گونەهباری و بگرە ئەگەر ئینسان بە عەمدەن بزانێت کە تووشی ئەو نەخۆشی ئەبێ و ئەو نەخۆشیە لە ناوی ئەبا و هیچ گوێی نەداتێ و کەم تەرخەم بێ ڕەنگە بچێتە خانەی خۆکوشتنەوە کە خوای پەروەردگارە فەرمی وەلا تەقتولوا ئەنفوسەکم ئین الله کان بکم ڕەحیما. خۆتان بەدەستی خۆتان مەکوژن، خوای پەروەردگار بە بەزەیە بەرامبەرتان. زۆر باش مامۆستا، کۆمەڵگەی ئێمە لەگەڵ ئەوەی کە 1400 ساڵ بەر لە ئێستا خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ینی مەبەسمێ ئەوەندە ئەخلاقیاتی تیای ئاینەکەمان ئەگەر چوویتە بەردەرگای ماڵێکەوە پێشتریش تەلەفۆنت کردووە و ڕێککەوتون کە ئەمشۆ سەردانیەکەی بەڵام لەو کاتا کێشەیەکی بۆ دروست دەبێ بۆ ئێزنە دەدا بگەڕێرەوە بەبێ زویر بوون. ئەمە بۆ تۆ باشتر و خێرترە. کۆمەڵگەی ئێمە تا ئێستا نەیتوانێت ئەمە بکاتە ئەخلاقیاتێ لە پەیوەندی کۆمەڵایەتەکانیان. ئێستاش لەگەڵ ئەم نەخۆشیە ئەگەر کەسێ تەلەفۆن بکایان دیدەنیەکی کۆمەڵایەتیە بێ لەوە چێ ئەگەر من دەست بە ڕووی تۆ بنێم یا دەست بە ڕووی خزمێکمە بنێم لەوە چێ زویر ببێ. بۆیە بە خۆشحاڵی شەو بەشێ لە پرسەگێڕان کاتێک کە خۆشەویستێکیان مردووە لەم چەند ڕۆژی ڕابردووە پرسیان داناوە تا چەند پێویستە موسڵمان و هاوڵاتیانی کوردستان لە ئێستادا وەکو چۆن بۆ تاقیکردنەوەی بە کەلۆری پۆلی 6 مناڵەکانیان دەرگای پەیوەندی کۆمەڵایەتەکان داخن. ئەمە لە ئەم مەترسی کۆرۆنای لە تاقیکردنەوەکان گەورەتر و ترسناکترە. تا چەند پێویستە ئێمە پابند بین بەوەی کە لە ئێستادا ئەگە بە ناوی سیلەی ڕحم و پەیوەندی کۆمەڵایەتیشەوە بێ با فترەیەک وازی لێبێنێ. مامۆستا ڕێستا کۆمەلگا ڕۆشنبیرتر بێ و پابندی ئەو ڕێنمایانە بێ بەڕاستی مەترسی ئەو نەخۆشیە کەمترە بێ و ئەو نەخۆشیە کەمتر بڵاواکە. تا احتیکاک و بەریەککەوتنمان هەبێ و بۆنە کۆمەڵایەتەکان هەبێ و تێکەڵاوی و میێوانی و سەردانی و تەعزیە و ئەم بابەتانە هەبێ
هەموو دنیا ئەمەی سەلماندووە هەموو دنیا هاواری ئەوەکە کە نەخۆشیەکە زیاتر بێ و ئەو ڤایرۆسە زیاتر بڵاوە بێتەوە بۆیە بەڕاستی یعنی جانیبێک نییە لە ژیانی ئێمەیە ئیسلام چارەسەری بۆ دانە نابێ و قسەی لەسەر نەکردی بێ ئەگەر لە کاتێکی ئاسایی بێ لە ئاساییە دروست بێ تۆ بە میوانێک بڵێ کاکە کاتم نییە یا دەسم گیراوە یا کاتێکی تر لە خزمەتام ئەبێت تۆ نیگەران نەبی زۆریش بەلاتەوە ئاسایی بێ لەوە حاڵەتێکی شاکە ئێستا ئەم ڤایرۆسە بڵاو بووەتەوە و خەڵکێک ئاوها لە خۆی ئەترسێ و حەقیشەتی لە خۆی بترسێ بەداخەوە هێشتا ڕۆشنبیری هەندێ تاکی ئەم خەڵکە نەگەیشتووەتە ئەو ئاستەی بزانێ ئەم ڤایرۆسە چەندێ مەترسیدارە ئەسڵەن هەر فشەی بە وەزعەکە دێ گاڵتەی بە وەزعەکە دێ ئەڵێ ئەمانە هەمووی دەستکردە ئەمە هەمووی بۆ تۆقااندنی خەڵکیە نەخێر بەڕێزان هەر وڵاتێک هەر کۆمەلگایەک تا زیاتر خۆی بپارێزێ و بۆنە کۆمەڵایەتەکان کەمتر کاتەوە و کەمتر تێکەڵی و بەرێکەوتنیان لەگەڵ یەکابێ بە دڵنیاییەوە ئەو ڤایرۆسە شکەمە بێتەوە و ئومێد دەکەین بەڵکو ئینشاڵڵا لە خلالی ماوەیەکی کەمدا ئەگەر ئێمە بتوانین خۆپارێزی بکەین و ڕێنمایەکان جێبەجێ بکەین و دوای گرتنەبەری کۆمەڵێک داوای لێخۆشبوونەوانش کە ئینشاڵڵا لە خلالی بەنامەکەی باسەکەین ئومێد دەکەین خوای پەروەردگار ئەم ڤایرۆسە هەڵگرێ و وڵاتەمان ئاسایی بێتەوە وەکو جایزە. ئامین یا ڕب. مامۆستا تیشکی خینە سەر پەیوەندیەکانی ئەو بەڕێزان و لە کاک تەحسینەوە دەست پێ یەکەم جەنابتان وەکو ئەندامی ستافی تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو ئەندامێکی ئەنجومەنی زانایانی کۆمەڵی ئیسلامی دەڵێ بۆچی لە سەرەتاوە ئێوە بە جۆرێ لە جۆرەکان میوانێک تاێنا من ێستا ناتوانم قسە بۆ جەنابەت دابنێم ئەو قسانش کە ئەیکەی تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پێیان لەوە چلەی بەرپرس نایمە بەسمەوەی بۆ هەموو میوانە گشتیەکانمان ئایا کۆمەڵی ئیسلامی و زانایانمان و کەناڵەکانی ڕاگەاندن لە سەرەتاوە کاردانەوەیەکی وا ئەوە نەتونمان هەبوو لە سەرداخستنی مزگەوتەکان ئەوەی من ئاگادار بم نە کەناڵی پەیام نە هیچ کەناڵەکانی تر داکۆکیان لەوە نەکردو کە مزگەوتەکان دانەخێوانە ڕەنگە میوانێ بان کرابی ئەو میوانە بۆ چوون و ڕێی ئەو وا بوو بێ کە زووە بۆ داخستنی مزگەوتەکان ئەویش تەبیعیە ڕەنگە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو مەترسیە کەمتر بوو بێ وەک لەوەی کە ئێستا هەیە هەر باشترین بەڵگەیش بۆەوە لە دوێنە شەوەوە ئەوە ڕاگەنرا کە هاتوو چۆکردن قەدەغا ئەبێ لەبەرەوەی چۆتە قۆناغێکی مەترسیدارترەوە لەبەرەوە فتووا حتا ئەگە فتوایەکی واش درابێ فتووا بە گوێرەی ڕۆژ و بە گوێرەی وەزع و بە گوێرەی حاڵەتەکان گۆڕانکاری بەسەرادێ ئێستا نەک لە وڵاتی ئێمە لە وڵاتەکانی تریش مزگەوتەکان داخراوە ئەوە لە کوێیتە ئەوە لە ئوردنە ئەوە لە ئێرانە ئەوە لە تورکیا لە چەندین وڵاتی تر مزگەوتەکان دائەخرێ بۆیە ئەگەر کەسێ وای کردی بە احتیمال ئیجتیهادێکی خۆی بوو بێ و ئەگەر قسەیەکی وایش کردبێ ئەمڕۆ یعنی گەیشتونێتە ئەو قەناعەتەی کە بالفعل نەخۆشیەکە زیاتر تەشەنی کردووە توانین بڵێن بۆ ڕێی کۆمەڵی ئیسلامی و کەناڵەکانیشی بەیاننامەکەی جەنای مام ساڵی باپیر باشترین وەڵامە کە ئەوە بە شێوەیەکی زۆر بێگومان ئەتوانن وەکو منیش بیستومە کە جەنابی مام ساڵی باپیر تەکیدی لەسەرەوە کردووەتەوە کە پابەندی تەواوی ڕێنماییە پزیشکیەکان ببن و دەرچوون لەو ڕێنمایانە ئینسان پێی گوناهبار بێ ئەوی من ئاگادار زۆر باشە باوکی محەممەد لە سەنگەسەر ئاماژەی بۆ کردو کە مامۆسای مزگەوتەکان وتێتی منیش لەگەڵ داخستنیانی و باوەڕیش نەگەشتمەتە قەنەعەتێکیشکەوە هەموو مەترسیە ئایا گوناهبارە بین بە نەکردنی فەرزە کۆمەڵکاریەکان وەکو جەماعەت بۆ منە تاکێک لە ماڵی خۆیەوە نوێژەکانەکە هیچ گوناهباریەکی دێتە سەر نەخێر گوناهبار نابین لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ مامۆستا بەڕێز احتیمال ئەو مامۆستا نەگەیشت بێتە قەناعەت بەڵام کاتێکە و نەگەیشتووەتە قەناعەت مەرج نییە ئەوە عوزر یعنی عوزرێ بێ بەدەستیەوە بۆی کە مزگەوتەکان دانەخرێ مزگەوتەکان شوێنی کۆبوونەوەی خەڵکە خۆت دەزانی مزگەوت خەڵکی نەخۆشی تیا خەڵکی پیر دێخ جۆرەها خەڵکی ڕێوار و جۆر دێنە ئەو مزگەوتەوە هەمومان پێکەوە بەتەنیشتی یەکەوە ئەنووسین ئەو خەڵکە ئەکۆکێ ئەپژمێ بۆیە بەڕاستی لە مزگەوت زۆر نزیکترە بین وەک لە شوێنەکانی تر حتا لە بازار و شوێنەکان ڕەنگە کەسێک بتوانێت تۆزێ بینی هەبێ لەگەڵ کەسێکی تا بەڵام لە نوێژ تو ئاوا بەتەنیشتی یەکەوە نوێژ بکەیت لەبەرەوە احتیمالی توشبوون زیاترە بۆیە ئەو مامۆستا بەڕێز ئەتوانێت تەماشای فتوای زانابەرزەکان بکە ئەگەر لە کوردستانی خۆمان قەناعەتی بە لیژنەی باڵای فتوا هەیە ئەتوانێت تەماشای فتوای ئەو بەڕێزانم کە ئەگەر نا هەیئەی کیباری عولەما لە وڵاتی سعودی ئەو زانابەرزانە هەمویان فتوایان بۆ داوە و مامۆستا عەلی قەرەداخی و چەندین مامۆستای زانای گەورەی تر تأکیدیان کردووە ئەگەر
ڤایرۆسێکی محقق هەبێ نەخۆشیێکی گوازراوەی محقق هەبێ لە وڵاتە ئەوە ئەتوانێت ڕێگیری بکرێت لە حتا لە ئەنجامدانی حەجیش لە حەج و عومرە و ئەو بابەتانەی تریش کە چونکە تەندروستی ئینسان لە پێش هەموو شتێکەوەیە. زۆر باشە. یوسف لە چوار قوڕنا بەڵێ ئەم هاوکاران ئاماژە بۆکەن کە ئێستا بەردەست نییە ماوەستا باوکی لاڤە ئاماژەی بە شتێک کرد هەرچەند تا ڕادەی پەیوەندی بە بەرنامەکەمانیە بەڵام لەوە ئەیهێنینەوە کە ئەم ڤایرۆسی کۆرۆناوە سەرەتا لە بازاڕێکی ماسی فرۆشانی شاری وانی چین بڵاوبۆتەوە. باسی لە دیاردەی ئاژەڵداری کرد کە تا ڕادەی پێوەستیش نییە بە تەوەرەکەی ئێمەوە بەزە پێم خۆشە وەکو ئاماژەیەکی زۆر کورت و خێراگەر. بەڵێنەوە ئەنما پەیوەندی بە بەرنامەکە هۆیە کە ئەویش دیسان ڕاگرتن و بەخێوکردنی ئاژەڵ لە نێو ماڵەکانە ئەبێتە هۆکاری نەخۆشی وەکاتی خۆشی من لەو شارە وتاربێژ بووم و لە مزگەوتەکانەوە چەند جار داوام کردووە لەو خەڵکە بەڵام مەرجێ ئەوەی ئێمەڵێنەوە خەڵکە بە قسەمان بکەن بەداخەوە بەڕاستی ناو شارەکان و سنتەری شارەکان جێگەی بەخێوکردنی ئاژەڵ نین چونکە هەرچی لایەنە پزیشکیەکان هەیە ئەڵێن کە بەخێوکردن و بەخێوکردنی ئاژەڵ لە نێو سنتەری شارەکان و لە نێو ئاوەدانیەکانە احتیمالی توشبوونی بە نەخۆشی هەیە جگە لەوەی کە بۆن و بەرامێکی ناخۆشی هەیە ئەبێتە مای ئەزیێدان و ناڕەحەتکردنی خەڵکی لانە ئیدارەکەیشی ئەکەوێتە سەر بەڕێزان لە قایمقامێتی ئەو شارەکە و لە شارەوانی ئەو شارە ئیش بکەن لەسەر نەهێشتنی ئەو دیاردەیە. زۆر باشە کاک جەنگی لە خەلیفانمان لەگەڵە کاک جەنگی سڵاوی خوارد لێبێت تەمەنای تەندروستێکی زۆر باش بۆ بەڕێست و تەواوی خەلیفانی خۆشەویست دەخوازم پێم خۆشە گوێبیستی سەرنج و ڕای تۆ بم لە سەر بەرنامەکەمان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. سبانت با نخوشی کورونا ولا هم دکتر پرچانه می بنسبت نخوشی که به انسان که خوی به خوی نبیشه دکتری خوی نپارزی براسی لإيمانش مارزان إيمانش برا ضعيفة بيه دينش يعني کاک جەنگی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت یان نازانم سەماعی مۆبایلەکەت لەسەر سەماع خارجی لابەری تەلەڤیزیۆنەکەت تۆزێک کەس کە یا دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکەت و بەڵێ کاک جەنگی لە خەلیفان ببوورە بەهۆی خراپی سەوتەکەت نەمانتوانی گوێ لە پەیامەکەت بگرین کاک ئەمیر لە کفریمان لەگەڵە کاک ئەمیر سڵاوی خوارد لێبێ فەرموو بزانم چ سەرنج و پەیامێکت هەیە. السلام عليكم مامۆستا. وعليك السلام ورحمة الله. بەخێراتن مامۆستای بەڕێزەکەین. زۆر سپاس. بەڕاستی مامۆستا ئەم بابەتە زۆر گەورە کراوە. باڵێ. یعنی ڕاستی ڕێژەی توشبووان ئەوەنە نییە لە چاو نەخۆشەکانی تر. یعنی بۆ نمونە ئیسە نەخۆشی ئایدز. باڵێ. یعنی ڕێژەیەکە هەموو هەم دەسەڵاتدار هەم مامۆستایانی ئاینی تشک ناکەنە سەر ئەوینە یعنی بۆ ڕۆژێ یەکێتی زانیانمان نەبینی مؤتەمەرێکی ساحەتی بگەم بزانم چەند ڕێژەی ئایدز لە کوردستانەیەکەوە لەبەر بێڕەوشتی بڵاوە بێتەوە لە ناو کۆمەلگایە. يعني مامۆستایانی ئاینیش کەم دەرخە من لەم ڕوویەوە. ئەگەر ئیجازە هەبێ برای شیرینم ڕێژەی ئایدز زۆر کەمترە لە ڕێژەی توشبوون بەم ڤایرۆسە و هەر بۆ عیلمت من ڕیسالەی ماستەرەکەم لەسەر بەرەنگاربوونەوەی ئیسلامە و چۆنێتی ڕێگری ئیسلامە لە نەخۆشیە گوازراوەکان لەوانن لە نەخۆشی ئایدز و ئەو حاڵەتانی ئایدز بەڵێ لە کوردستانە هەیە بەڵام ڕێژەیەکی ئەوەندە زۆر نییە بەراورد بکرێ بەم نەخۆشی کۆرۆنایی کە ئێستا هەیە. ڕەنگە ئەوەی کە ئێستا وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان کەشفیان کردووە زۆری تر هەبێ کە هێشتا ئاشکرا نەبوو بێ
بۆیە بەراوردکردنی ئەو دوانە وابزانم باسیشمان لێوە کردووە و تاریشمان لەسەرداوە و هەر لەم کەناڵەیشەوە لە مانگی 12 لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ئایدز بەرنامەمان لەسەر کردووە. ئەوسا کێشەکە ژەوەیە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە شتێکی نەناسراوە، ینی مەبەستمەیە تا ئێستا کەس نازانێ چۆن هاتووە چۆن چارەسەرەکرێ چارەسەری دیار نییە. ینی کێشەکەمانەوەیە گینا کاک ئەمیر بەڵێ مامۆستا بەڵێ برایگیان قسەکە جوانە مامۆستاگیان بەڵام ڕێژەی مردن لە چاو توش بووانە یعنی سێر کەس 130,000 کەس توش بووە 70,000 کەسی چاک بووەوە بەڵام نەخۆشی ئایدز ئەوەی بیگرێت یەکسەر ئەمرێ لەسەر ئەو نەخۆشیە ئەوە خەتەرترە ینی کە برای ئازیزم هێشتا ئێمە لە سەرەتای توشبوونین بەم پەتایە ئەگەر خوا نەخواستە ئەم پەتایە درێژە بکێشێ و بەردەوام ببێ بەدەیەها قات لەو ڕێژەی کە ئایدز و نەخۆشیەکان تر خەڵکیان کوشتووە خەڵکی ترە کوژێ خوای گەورە پەناماندا ئینشاڵڵا وایش نابێ بەڵام بە هەر حاڵ ئێمە سپاس دەکەین خوای گەورە لێت ڕازی بیاڕم. زۆر سپاس بە بەڕێز کاک ئەمیر لە کفری. کاک فارسم لەگەڵە لە سلێمانی و کۆتا پەیوەندی. کاک فارس سڵاوی خواد لێبێ، سپاس بۆ بەڕێستان بفەرمونون بە کورتترین ماوە پرسیار و سەرنجی خۆتان لەبارەی تەوەرەکەم دەرببم. زۆر سپاس. خێراتی مامۆستاز دەکەم. وڵی ئەمن داوا لە لەو گوندای بەڕێستان داوا لە هەوڵەکان دەکەین، داوا لە میدیایەکان دەکەین جوانتر ڕێکتر باشتر ڕێنمایەکان بدەن ماوەڵاتیان جێبەجێکەن. پرسیارەکەم لە مامۆستایەوەیە دەڵێن دوکانەکان و هەموو بازاڕەکان داخراون، ئێمە وەکو دوکاندارێکی مریشک فرۆست ئایا گوناحبار دەبین بە خەڵک داوا لەکا بچین مریشیان بدێنێ مریشیان بۆ تاکەین، ئەگەر نەچین چێ و ئەگەر بچین گوناحبار دەبین. زۆر باشە، سپاس بۆ کاک فارس لە سلێمانی پاشتر وەڵامت بۆ وەرەگرمەوە. مامۆستا لەم بارودۆخانە هەمیشە مرۆڤ تەنانەت ئەو مرۆڤانش کە بانگەشەی ئیلحاد و بێدینیەکەن لە کاتە پڕتراژی دیوناڕەحەتەکانە پەنا بۆ خودای ڕاستەقینە بنەوە، پەنا بۆ هێزی خوددا بنەوە. تا چەند ئێمە وەکو موسڵمان پێویستە ئاشتبوونەوەیەکی باش، گەڕانەوەیەکی ڕاستەقینە، یەکلابوونەوەیەکی دڵسۆزانە بۆ خوای گەورە دەرببڕین و هەوڵ بین لە ڕێی سەدەقە و دوعا و ورە و ئومێدێکی ڕاستەقینە کە ئاین ئەیدا بە دڵ و دەرونی شوێن کەوتوەکانی زاڵ بین بەسەر ئەم نەخۆشیەدا. لە ڕاستیە هەر بەڵایەک کە بەسەر زەویە بڵاوە بێتەوە، هەر ناڕەحەتیە کە ڕوبەرووی ئینسان و مرۆڤەکانە بێتەوە بەشێکی بۆ سەرپێچی و گوناه و تاوانی ئینسانەکانە گەڕێتەوە و یەکێک لەو هۆکارانەی کە بەداخەوە خەڵکی کەمتر قسەی لەسەرەکەن. زۆر باشە کە خەڵک باس لە خۆپارێزیەکە، زۆر باشە کە خەڵک ئەچێتە ماڵەوە، زۆر باشە کە خەڵک دەستکێشەکە و تاقیمەکە و خۆی ئەپارێزیە، بەڵام ئێمە کۆمەڵی ڕێکاری ڕوحیمان هەیە لە بین خۆمان و خوایە لەسەروی هەموو کی ئەتوانێت شیفای ئەم نەخۆشیە بنێرێ، کی ئەتوانێت ئەم بەڵا دوور بخاتەوە. ئەوە ڕەب العالەمینە. بۆیە بەڕاستی ئەو خەڵکە هەموو تێکڕابێ بگەڕین و بەلای خوای پەروەردگار، ئەبێت تەوبەیەکی ڕاستەقینە بکەین، ئەبێتەوە بۆ پەشیمانی دەربڕین. خوای تەعالا فەرمێ وما كان الله معذبهم وهم يستغفرون، هەتا ئەو خەڵکە داوای لێخۆشبوون لە خوا بکەن و بگەڕێنەوە بەلای خوا لە ناویان نابە. بۆیە بەڕاستی چەندە خواردنی دەرمان و خۆپارێزی گرنگە، ئەوە نێش گرنگە میلەتێکی موسڵمانی وەکو ئەم میلەتە کوردی خۆمان دەست بەرزەوە کاتەوە بۆ بارگای خوای پەروەردگار هەمومان داوای لێخۆشبوون بکەین لە هەڵەو کەم و کوڕەکانمان، حەقی خاوەن حەقەکان بگێڕینەوە، پەشیمانی دەربڕین، دەستی دوعا بۆ ئاسمان بەرزکەینەوە، دوعا چەکێکی گەورەیە بە نسبەت ئیماندارەوە بپارڕینەوە لە خوای پەروەردگار. هەمیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش توشبوون و پێش لە دوای توشبوونیش کارەکانی گرتووەتەوە دوعای کردووە اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. پەروەردگارە لە نەخۆشی خراپ بمپارێزی. مامۆستا لە فەرموودەشا فەرمێ بە سەدەقە بەڵاو ناخۆشی و نەخۆشیەکانتان یا بۆ نمونە ئەفەرمێ هەموو بەیانی ئێوارەیەک فەرمێتی اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة. یان پێغەمبەری خوا فەرموویەتی خەڵکینە لە بین بانگ و قامەتە دوعا بکەن، دوعا لەو کاتەیە گیرایە، وتوانە ئەی پێغەمبەری خوا چی دوعای بکەن؟ فەرموویەتی داوای لە شتاغی و تەندروستی بکەن لە خوای پەروەردگار. لە دوای ئەوەش کە توش بووە ڕوقەی کردووە، دوعای خوێندووە بەسەر ئەو نەخۆشە بۆی کە خوای پەروەردگار شیفای بدا. بۆیە بەڕاستی ئەمە هەر خەڵکانێک لە پێش ئێمە و خەڵکی زۆر تووشوی ناڕەحەتی و زەیقەت و ناخۆشی و دەرد و بەڵا موسیبەت بووە. یەکێ لە هۆکارەکان دوای ئیستیغفار و داوای لێخۆشبوون لەخوا ئەوەیە پیر و گەنجمان، گەورە و بچووکمان
دەست بەرزەوەکەین بۆ بارگای خوا بڵین یا ڕەبی خوای ئەم بەڵایەمان لە کۆڵکەیتەوە خوایە تەندروستێکی باش بۆ ئەو خەڵکە بجێڕیتەوە ئەگەر ئێمە گوناهمان کردو بە گوناهی خۆمانمان لەگەڵا نەکەی بەڵکو خوای پەروەردگار ڕەحمی بجۆشێ بەرامبەر خاڵێکی تر وەکو ئاماژەت پێ کرد بریتە لە سەدەقە و بەخشین من لە کورتە ڤیدۆیەکشان لە فەیسبوک بڵاوم کردەوە کە بەڕاستی عادەتێکی زۆر جوانی کوردەواری خۆمان هەبوو کەسێ نەخۆش بوایە ئافەتێ بەڵایە ناخۆشیە ناڕەحەتێ بەهات بای ئارایەوە خێرا حیوانێ نەدا بەزەیەوە سەدەقەیان نەکرد بە خۆشحاڵیەوە و دەستخۆشیان لێکەم چەند گوندێک و هەندێک خەڵک حیوانیان سەر بڕی دەفع البەڵا بووی خوا بەڵامان لە کۆڵکاتەوە ئەوە زۆر کارێکی باشیان کرد لەم منبەری ئێوەشەوە داوا لە هەموو مسلمانانەکەم ئەگەر بە 5,000 بێ ئەگەر بە 1000 دیناریش بێ ئەگەر بە دڵخۆشکردنی فەقیرێکە بێ ئەگەر بە سەربڕینی حیوانێکە بێ با هەمومان صدقه بکەین خێر بکەین داوا بکەین بۆی خوای پەروەردگار ئەو بەڵایەمان لە کۆڵ بکات. زۆر باش مامۆستا باست لەوە کرد لە ئێستادا 2 ڕۆژە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆتە جۆرێ لە کەمپین داوا لە خاوەن مڵکەکان ئەوانەی چێشتخانەیەکیان هەیە شاگردیانەیە ئەوەی کە خانووی هەیە داوێتی بکرێ ینی زۆر جار زانایانە فەرموون قەرز لە سەدەقە خێری زۆرتر لەبەری ئەم مرۆڤە لەم کاتان محتاجە. کرێکاری وامان هەیە ئەگەر ڕۆژێ نەڕوا بە جلوبەرگ و خواردن و ژیانی خێزانەکەیەوە دیارە. هیوامان هەیە ڕۆژ تایوارە شاگردە هیوامان هەیە کرێکی ئەگەر بەونە مانگێکیش دەوامەکە یام کۆمپانیاکەی دابەخرێ بە چی کرێکەی بە تا چەند لە ئێستادا پێویستە خاوەن مڵکەکان ئەوانەی کە ئەگەر دوو بەرامبەریش بدەن بە شاگردەکانیان بە خۆڕایی هیچ کاریگەریەکیان لەسەر ماڵ و مڵکەکەی دروست ناکا و قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵن و ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر ببێتە هاندەر بۆ ئەمانە کە پاداشتێکی قیامەتی گەورە چنگ بخەن مانگێک تا ئەو کاتێک کە ئەم پشتیانە تەندروستیە دانراوە کرێی خانووەکەیان یا کرێی شاگردەکانیان بدەن نەبنەمای وەکۆڵێ دڵتەنگی و ژیان قورسی بۆ ئەوانەی کە لە ژێر دەستیانە. بێگومان ئەوش کاریگەریەکی زۆر زۆر گەورەی هەیە لە حەدیث هاتووە فەرمیوە من قال مسلما عثرته أقال الله عثرته يوم القيامة. هەر کەسێ ناڕەحەتی و ناخۆشی سەر مسلمانێک هەڵگرێ خوای پەروەردگار ناخۆشی و ناڕەحەتەکانی قیامەتی لەسەر هەڵەگرێ. ئەمجا لە لایەکی تریشەوە ئەمە جۆرێکە لە ڕەحم و بەزەیی لە نێو خەڵکیدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. ئێوە لەسەر زەویە لە ناو یەکتریا ڕەحم بە یەکتری بکەن بەزەیتان بەرامبەر بە یەکتری بجۆشیە وەڵڵی خوای پەروەردگاریش بەزەی بەرامبەرمان ئەجۆشیە. بۆیە یەکێک لە هۆکارەکان بۆ هەڵگرتنی بەڵاو ناڕەحەتی و ناخۆشی سەر مرۆڤەکان ئەوەیە کە ئەوان لە ناو یەکە چاک بن لەگەڵ یەکتریا چاکە بکەن بەزەییان هەبێ کاری گران لەسەر یەکتری ئاسان بکەن لە یەکتری خۆش ببن ئەوە خوای پەروەردگاریش بەزەی بەرامبەریان ئەجوڵێ. و هەر لەسەر ئەو بەخشینەی کە باسمان کرد پێم خۆش ئاماژە بەو قسەیش ئیبن القەیم کە مەفەرمێ سەدەقە و بەخشین لە پێناو خوای پەروەردگارە کە ئەو کرێخانوش هەر بەخشینە یارمەتیدانی ئەو کرێکاریش هەر بەخشینە گردن ئازاییکردن لە قەرزی کەسێک ئەوش هەر جۆرێکە لە بەخشین ئەفەرمێ خوای پەروەردگار بە بۆنەی سەدەقە و خێرکردنەوە جۆرەها بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و ناخۆشی لەسەر ئینسانەکان هەڵەگرێ حتا ئەڵێ ئەگەر کەسێکی گوناهباریش بیکە کەسێکی ستەمکاریش بیکە نەخێر کەسێکی کافر و بێباوەڕش سەدەقە بکە بە ئەندازەی سەدەقە و خێرەکەی خوای پەروەردگار بەڵای لێ دوورەخاتەوە. بۆیە ئەمە پێشینانی ئێمە باوباپیرانی ئێمە ئەمە چاک لەمە تێگەیشت بوون. بۆیە داواکەم لەو خەڵکی کە خوای پەروەردگار ئیمکانیەتێکی پێداون توانان هەیە با خێر بکەن سەدەقە بکەن یارمەتی خەڵک بدەن بەڵکو خوای پەروەردگاریش بەزەی بەرامبەرمان بژۆشێ. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم زۆر بە کورتی کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مهاجر و ئەنسارە کاتە برای یەک ئەبوو دەردا و سەلمان بە یەکەوە بن سیرەکە ئەبوو دەردا بە ڕۆژ تا ئێوارە خەریکی ڕۆژووە و بە شەویش تا بەیانیەر شەو نوێژەکە شەوێگەر نایەڵێ ئەی خەوێنێتەوە تا کاتی بانگی بەیانی پێشیە فەرمێ خوای گەورە و جەستەی خۆت و خێزانەکەت و میوانەکەت و مناڵەکانیشت مافیان بەسەرتەوە هەیە کە ئەمەژە گەڕنەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سەلمان زۆر ڕاستی فەرمووە. لە ئێستادا خەڵکێکەیە زۆر عیناد و ئینکارە هەم بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی هەم بۆ چوونە دەرەوە بۆ دەرودەشت هەم بۆ تا ڕادەیە بۆ پەرستشە ئاینیەکان جۆرێ لە عینادی و کە لە ڕەقی و ئینکاری بە خۆیان ئەدا و ئەڵێ من هیچ شتێکم توش نابێ ئەگەر خوا قەزا و قەدەری نەنووسی بێتم. پێم خۆشە لەبارەی ئەم عینادی و ئینکاریکردنەی کە بەشێ لە خەڵکی ئەیکا و سنگی خۆی دەرەپەڕێنێ ڕێنماییەک بدەیت. وڵی من ئەمەوە ئەڵێم ئەم نەخۆشیە مسلمان و غیری مسلمان نازانێ عینادی کە لە ڕەقیش ناخوێنێت کە لە ڕەقی نازانێ پیا و ئافرەت نازانێ هەر کەسێ خۆی نەپارێزێ سەبەبەکە وەکو سەبەب وەکو دنیا ئەڵێن تووشە بێ مەگەر قەدەری خوای پەروەردگاری لەسەر نەبێ
لەبەرەوە بەڕاستی ئینکاریکردن و عینادیکردن لەگەڵ پەتایەکە لەگەڵ نەخۆشیەکە کە هەموو دنیای کردوتە ماڵی خۆیەوە کە هەموو دنیا خۆپارێزەکە بەڕاستی ئەمە شتێکی باش نییە لە شریعەتی پیرۆزی ئیسلامی ئێمەشە هەندێک کەس ئەڵێ کاکە خوا هاچی نەنێری ئەوە نابێت گوێی مەدەرێ قەت دین واناڵێ دین ئەڵێ تۆ تەوەکل بکە سەر خوای پەروەردگار دوای وەرگرتنی سەبەبەکان حشتەکەت ببەسەرەوە ئینجا فەرمی عەقیلها ثم تەوەکل وشترەکەت ببەسەرەوە ئینجا بڵێ تەوەکلم کرد بەخوا تۆش خۆت بپارێزە و ڕێنمایەکان جێبەجێ بکە ئەمجا بڵێ خوای پەروەردگار ماپارێزی زۆر بە کورتی کاکفارز لە سلێمانی پێم وایە بێ خوای گەورە ڕزقی حەڵالی با دوکانێکی هەیە دەڵێ ئەگەر دوکان بۆ پێداویستی و خواستی خەڵک نەکەمەوە گوناهبارە بم لە پێناو پاراستنی هەم خۆی و هەم لەوەچی ئەوانی دیکەش وڵای ئەگەر ڕسمیەن وەکو یاسا وەکو قانون داخرابێ لەبەرەوەی کە مەترسی هەیە ئەو کاتە بێگومان بیکاتەوە گوناهبارە بێ بەڵام ئەگەر مەترسی نەبێ لەبەرەوە داخرابێ کە قەڵەباڵەخی لەسەر ئەو دوکانانە دروست نەبێ قەڵەباڵەخی دروست نەکاو بە تاکە و بە پێ ڕێنمایی و بە پاک و خاوێنی سەری بڕۆبیدا بە خەڵک ئومێد دەکەم ئینشاڵڵا گوناهبار نەبێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی سپاس بۆ بەڕێستان کە میوانیە مێوارەی بەرنامەی گفتوگۆ بوون بە ئومێدیەوەی کە سوودێکمان گەیاند بێ و ڕێنمایی زانیاریەکمان بەخشی بێ و وەخوای گەورە ئێمەش و کۆمەڵگەکەشمان بپارێزە لەم پەتا و ڤایرۆسەی کە ڕووی کردوتە کۆمەڵگەی مرۆڤایەتی زۆر سپاس دەکەم وەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی گفتوگۆی ئەم جارەمان تەمەنایەوە خوازم خوای گەورە خێزان و کۆمەڵگەکەمان بپارێزێت لەم پەتایە و ئێوەی عەزیز و خۆشەویستیش بە ئومێد و گەشتبینیەکی زۆرەوە لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە ئەوانەشی کە هاوشێوەی ئێمە و پزیشکان و هێزە ئەمنیەکان لە دەرەوە هاوشێوەی سەربازێکی نەناسراو یا سەربازێکی ون دەیانەوێت خزمەتی ئێوە بکەن لە پێناو هەم پاراستن و هەم بەخشینی ڕێنمایی بە ئێوەی عەزیز و خۆشەویست ئێوە تکایە لە ماڵەوە بمێننەوە بە هەر هەمومان بە گەشتبینیەوە ئەم ڤایرۆسە ئەم نەخۆشیە تێپەڕێنین و هەوڵ بدەن لە ماڵەوە بە کۆمەڵی هۆکاری زۆر باش بە عیبادەت بە کتێب خوێندنەوە بە گەشتبینی و یاریکردن لەگەڵ ماڵ و مناڵی خۆتان بەسەر بەرن تا ئومێدیەوەی ئینشاءڵڵا ئەم ڤایرۆسەش تێپەڕێنین تا بەگەشتنەوەیەکتر بە خوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ